خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتیان لێبێ لەگەڵ ئەو کارانم بێکەوە پانۆرامایی ئەم شەوتان پێشکەش دەکەین. دوای ئەوەی لە ناوەڕاستی مانگی حەوت کۆبوونەوەی لووتکەی لەگەڵ پارتی دموکراتی کوردستان ئەنجامدا و بە نوێنەرایەتی هەردوو لاسەردانی بەغدای کرد و فواد حوسێنی لەگەڵ بوو. بەردی بناغەی ڕێکەوتنێکی دانا کە ئێستا تا ڕادەیەکی باش ئاسۆکانی هاتنی موچە دەرکەوتو و چەند مانگێکیش لەسەر ئەو ڕێکەوتنە موچە هاتووە و ئێستا ڕێکەوتنێکێتە تەنانەت بۆ داهاتی نەوتیش. ئەمڕۆ بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان جارێکی تر چۆ بەغدا و لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق کۆبووە باسی لەوە کرد کە پێویستە ڕێکارەکانی ناردنی موچە خێراتر بکرێت. ئێستا و کەمێک بەر لە ئێستاش لەگەڵ پاغزێدان کۆبووە و هەوڵەدا بربەستەکانی بەردەم ناردنی موچە لا ببات و تەواوی هەوڵەکانی ئەو ماوێشی بۆ ئەوێ. زانیاری وردەکاری زیاتر و شرۆڤەی هەوڵەکانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ بەڕێز سەرکەوتوو ئەندامی پلی پێشووی پەرلەمانی کوردستان تاوتێ دەکەن. ویستم بڵێ مەنجومەی نوێنەرانی عێراق زۆر بەخێر دیمانەت بەخێر بەنای خوای گەورە و میرەبان. زۆر سپاس بۆ جەنابتان بۆ بینەرانی کەناڵی کورساتیش سپاس دەکەم. ئەو هەوڵانی سەرۆک بافڵ ینی لەکوێوە سەرچاوی گرت بۆ چارەسەرکردنی کێشەی موچە بە تایبەتی کاسەر خۆی ئەگەر پانۆرامایەک و بەرنامەکەی جەناوە بگەڕێنە دواوە لە دوایەوەی کە ماوەکانی ئێمە لە ساڵی 2014ەوە لێکترازانێکی گەورە لە بینی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانەوە بووە دەسەڵاتی ڕەها لە حکومڕانی هەرێمی کوردستانە لە لای بۆ منە لایەنێکی دیاریکرا بوو پارتی دموکراتی کوردستان و ئابووری سربەخۆ و ئەم قەزیانە کە هەبوو بووە هۆیەوەی کە دابڕانێکی گەورە لە نێوان حکوومەتی هەرێم حکوومەتی بەغدادا بێ و یەکێتی و کاتەش لە دوای نەخۆشکەوتنی مامجلال و کۆچی دوایی مامجلالیش بە مەرحەلەیەکی قورسی سیاسی خۆیان تێپەڕی و هەندێک جار یعنی بەداخەوە کەواڵن ئێمە گەنجەکان ئەو کاتە زۆر لە گەنجە تونڕەوەکان بووین کە باسیەوەکرا کە هەندێک جار ببووینە پاشکۆی بڕیارەکانی پارتی ئێمە مبادرەمان نەبووە لە حیزبی مبادرە کە لە 76 دروست بووە حیزبی مبادرە و ئەوە بوو یعنی بەڵام ئەو مدەتە کە یەکێتی لە دوای نەخۆشکەوتنی مامجال یەکێتی زیاتر بڕیارەکان کرد لە لای پارتیوە بەڕێز ینی کاریگەری زۆری خستبووە سەر بڕیاری هەندێک بڕیاری کۆمەڵێک برادر لەناو مەکتەبی سیاسی یەکێتی یعنی ئەتوانین بڵێن نەیەتوانی مبادرەی گەورە بکە. دوایەوەی کە لە کۆنگرەی 5 بە تایبەتی دوایەوەی کە سەرۆکایەتی یەکێتی دێتەوە دەستی کاک پافڵ وە دەنگی ئەندامانی کۆنگرانێەوە ئەبێتە سەرۆکی یەکێتی لێوە بڕیارە درێت کە یەکێتی هەم خاوەنی هێزی خۆی بێ و خۆی خاوەنی پێگەی خۆی بێ و لەگەڵەوەیشدا بەغداد بگاتە استراتیژی خۆی بۆ خزمەتکردنی هەرێمی کوردستان و ئەمە مدەتێکی زۆر تێپەڕی بوو و کێشە و گیر و گرفتەکان بەشێکی زۆری سیاسی بوو بەشێکی زۆری تاکڕەوی لەناو هەرێمی کوردستانە. ڕۆڵی کاک پافڵ لە کاتێکا دەرکەوت لە بەغا دوایەوەی کە ئێمە لایەنەکانی هەرێمی کوردستان نەمانەتوانی بڕیارێک بین لەسەر کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردننی هەرێمی کوردستان نەمانەتوانی بڕیار بین لەسەر یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستان دواترەوەی کە یەکێتی چەند جارێک دانیش لەگەڵ پارتیا و نەبووە ئەو پاشکۆیە یان ئەو دای مبادرەی هەبوو بۆ هۆیەوەی کە لە سەرەتاوە قوتی یەکێتی لەوە دەستکەوت لە کاک پافڵۆ کە توانی بۆ نمونە لە ڕێگەی دادگای فیدراڵیەوە لە ڕێگەی دادگای فیدراڵیەوە ئەو یاسایانە ئەتوانین بۆیە یعنی ئەمەوە بە پانۆراما باسی ئەو مۆزوع بکەین توانی بۆ نمونە یاسای هەڵبژاردن گۆڕێ کۆمیسیۆنی هەڵبژاردن و پەرلەمانی کوردستان هەڵوەشایەوە و ئەمە بووە هۆیەوەی کە زۆرینە لە ناو حکومڕانی هەرێمی کوردستانە کە یەکێتی و کاک پافڵ ئیدعایەوەیە کرد کە نابێت زۆرینەیە حیزبێک بتوانێت زۆرینە بێ و ناکرێت 11 کورسی پێک هاتەکان بۆ لایەنێکی سیاسی بەکاربێنێ بۆی کە بڕیاری سیاسی خەڵکی هەرێمی کوردستان لەسەر موچە لەسەر بوجە لەسەر هەناردەکردنی نەوت لەسەر ئەمانە بدرێت بەم شێوازە توانی سەرکەوتوو بێ و بینیشمان دواوەی کە یاسای هەڵبژاردننی هەموار کردەوە
ئێستا بە دەرەنجامی هەڵبژاردننی هەری پەرلەمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان بە ساڵێکە بێت هەڵبژاردن کراوە بەڵام حکوومەت پێک ناتوە لە بەروی زۆرینەی پەرلەمانی لەدەستداوە و ئەو یانزەی پێکهاتەکانیش لەدەستراوە بۆیە ئێستا هاوسەنگی گەڕاوە یەکێک لەو شتانەی کە بووە خاوەنی پێگەی خۆی خاوەنی ڕێی خۆی یەکێتی و هەرێمی کوردستانیش بەرەو هاوسەنگی هێزەگەڕێتەوە ئەمە وای کرد پێگەی کاک پافڵ لە بەغا هەم حساب وەکراو بێ و دوای انتخاباتەکەی پەرلەمانی کوردستان و هەم لە لای پارتی دیموکراتی کوردستان کە مدەتێکی زۆر بوو کە هەموو مؤسساتی پەرلەمانی زۆرینەی پەرلەمانی هەبوو زۆرینەی حکومڕانی هەبوو و هەموو ئەو علااقاتانێکی کە لە بەغا هەبوو هی حکوومەت هەبوو خراپبووە خزمەتی بۆ نمونە حیزبێکەوە ئەمە لابرا و پارتی دیموکراتی کوردستانیش جەنابی کاک مەسعودیش قەنەعاتی بەوە بوو کە ئێستا کەسێک بتوانێت ئەم ئەساسیاتە دابنا بۆ ڕێکەوتن و نزیکردنەوە لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی کاک پافڵەوە دواتریش بینیمان جەناب لە سەرەتا باسێ کرد کاک پافڵ تەخویل کرا لەلایەن مەکتەبی سیاسی پارتی و کاک مەسعود و مەکتەبی سیاسی یەکێتیوە کە بتوانێت بچێت ڕێکەوتن لەگەڵ چوارچێوەی هەمانگیا بکە ئەو بەشە سیاسی کە هەیەی بە شێوازێک ڕێکەوتن کردەوە بووە ئاساسیەک بۆەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کە سەرۆکی حکوومەت سەرۆکی هەرێم و سەرۆکی پارتیش دەستخۆشییان لە هەوڵەکانی کاک پافڵ کرد کە توانی ئەم لێک نزیک بوونەوە بکە و بووە هۆی ئەوەی کە بناغەیەکی پتەوی دروست کرد بۆەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێبکەوێ و لەگەڵ ئەمەیژا کە یەکێک لە هەرە کێشە گەورەکان لە ساڵی لە مانگی 25 سی 2023 کە هەرێمی کوردستان تووشی بوو نەوت بوو کە هەناردە ناکرا ناتوانرا بفرۆشرێت و خۆتەزانی ئەگەر لە بازارەکانە بە $71 بێ بە $69 بێ هەرێمی کوردستان بە $30 بە $28 فرۆشتووە لە سا 58شی بۆ کۆمپانیەکانە ڕۆیشت ئێستا هەم ڕێکەوتنەکە کرا هەم توانرا نەوتی هەرێمی کوردستان ئێستا $2 لە سەروی ینی ئەوەی کە بەغا خۆی فرۆشێت کە ئەمە دەستکەوتێکی ئێژگار گەورەیە بۆ هەرێمی کوردستان و بۆ خەڵکی کوردستان و بۆ موچەخۆرانی کوردستان پێویستی بە چییە؟ ئەمە کێشەکەی چوونی کاک پافڵ لەم ڕۆژانە و ئەمڕۆ ئێستا بینیمان لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق و دواتریش لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی دادوەری عێراقیش بەڕێز فایق زێدان کۆبێتەوە بۆ ئەوەیەتی ئەو بربەسانەی کە هەیەی ئێستا ئێمە هەندێک بربەسمان هەیە لە بواری پەیوەست بە داهاتی نانەوتی بە چ شێوازێک بدرێ ئایا دیاری بکرێ ئایا بە شێوازێک بێ کۆی گشتی داهاتەکە بچێتەوە بۆ بەغا ئەوێت گرنگی دابەشکردنی موچە و ڕێگریەکان و بربەستە یاساییەکانی و ئیداریەکانی سەر ئەم ڕێکەوتنە کە خۆی بناغی بۆ داڕشتووە لای بەرەوە بتوانێت لەم کاتی بانکەشەی هەڵبژاردن و لایەنەکان کە خەمی هەمیانەوەیە کە بتوانن دوو دەنگی زیاتر کۆ بکەنەوە تۆ چیت بۆ قەزیەی موچە هەرێمی کوردستان و ئەو جدیەتەوە ئەو پانتایەی کە سەرۆک بافڵ لە سیاسەتەکانی لە هەوڵەکانی بۆ موچە دابین کردو لە چیەوە دێکاک سەرکۆ مەسەلەن هەستەکەی جوڵەکانی بەشێکی زۆری داوەتە ئەوەی کە چۆن بتوانێت موچەیەک جێبەجێ بکەوە واقع لە بەرچاوی خەڵک ڕوونە ئەمە لە چیەوە سەرچاوی خۆی سەرچاوی یا بڵێن ئیلهام بەخشی ئەم توانانەی کاک پافڵ ڕاستە کاک پافڵ خۆی کەسایەتی و پێگەیەکی بەهێزی هەیە و کەسێکە بڕیار بەدەسەوە بڕیاری ناوەندی بڕیاری بۆ یەکێتی گەڕانوێتەوە و ئەتوانێت لە هەم لەگەڵ پارتیان ڕێبکەوێ هەمەتوانێت لەگەڵ بەغاڵ ڕێبکەوێ و لەگەڵ لایەنەکانە ڕێبکەوێ خۆی ئەتوانی بڵین سەرچاوەکەی جەنای ئیمام جەلال جەنای ئیمام جەلال ینی چۆن مێژوویەکی و توراسێکی گەورەیە لە بەغا بە تایبەتی لەو لایەنانەی کە معارەزەن ئێستا لە حکومڕانن شوێنی حەوانەوە و پاراستن و ئەمنێت و حتا میوانداری و لە شاخیش هەر جەنای ئیمام جەلال بوو دواتریش دێتە سەرمەجلیسی حکوومەت دێتەوەی کەس لە 2005 بە سەرۆک کۆمار و دواتریش کە لەو کێشەی بینی سونە و شیعە یەکێک بلەوانەی کە مەرجعی باڵای شیعە بە سەمامی ئەمانی دانا ئەمە ڕێزێکی یعنی چۆنەڵێ ئەم پەیوەندیە دیبلۆماسی و قوڵەی کە هەیەی یەکێتی جەنای ئیمام جەلال دروستی کردووە و ئێستا مدەتێک دوای کۆچی دوای ئیمام جەلال ینی گرنگیەکەمان نادا بە بەغا لە حەقیقەتە کەوتبووینە ژێر کاریگەری کۆمەڵێک شتی لابەلاوە ئێستا
ئەم هاتووە بە قەنەعەتەوە بە مەبدەئی ئەوەی کە قوڵایی استراتیژی هەرێمی کوردستان بەغایە و ئەتوانرێت لە ڕێگەی بەغاوە بتوانێت ژیان و گوزەران و موچەی لە دواکەوتن لە لێبڕین لەمانە باش بکات و بژانەوەیەک بۆ گیرفانی خەڵکێک کە 14 ساڵە لە سگوشی نایە بگەڕێنێتەوە و لەگەڵەوەی شاب بتوانرێت ئیسیقرارێتێکی ئیقتیسادی و سیاسی لە هەرێمی کوردستانە بێ و هاوسەنگی هەبێت ئەمە وای کردووە کە هەمەکەی ئەوێ لە سەرەتا بێ موچە خۆرانی هەرێمی کوردستان چاکرێ و ژیانی ئاسایی ڕۆژانە ئیتر هەموو مانگێک دەخەبەر دانەبازێت لە کورساتە و لە کەناڵەکانی یعنی لە ڕۆژێکە دەکەس قسەی لەسەرەکات دەکەس بە بڕای من و پێم وایە و بە پێی زانیاریە تایبەتەکانی من و هیچیشی توانای ئەوە نییە بێت ئەم بەربەسەر بشکێنێ و بتوانێت بچنە ناو چەقی کێشەکانەوە و بتوانێت و علااقاتەوە ئەو پێگەی خۆی بەکاری بێنە بۆ چارەسەرکردن زیاتر وەکو خەبەری بوو یعنی وەکو چۆنڵە زانیاری بەڵێ جا پەرلەمانتار بێ وەزیر بێ هەر شتێک بێت یا سەرکردایەتی مەکتەبی سیاسی بێ بەڵام ئێستا هاتوو لە ناو چەقی کێشەکانەوە دەستی بردوو بۆ برینەکان و بەشێکی ساڕێژ بۆ هیوادارین هەوڵەکانی تەنها لەوان نەیگرێتەوە کە بتوانین ئێمە بەس ئیش لەسەرەوە بکەین موچەی مانگی 1970 نازانم دەبێت و بۆەوەی کێشە حەلکرێ قەنەعەتمان وایە بتوانێت ئەو گرنگتیە ئەو نیەت پاکیە لە هەردوو لا حوسنی نییە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و قەنەعەت پێ بکە و لەگەڵ بابەتێکت دەرخست ینی مەسەلەن لە پانۆرامای قسەکان تا باسی ئەوت کرد کە بەڕاستی لەمەوە ڕابردوودا بۆ نمونە هەر کەسێکە گەرباسی بەغدای بکردووە وتبای ئەوە کێشەکان لە بەغدا چارەسەرە بن بە عراقچی جۆرێک لە ناوی زۆریان لێ دۆزیەوە هەست ناکەی کاک بافڵە و تەلیسمەی شکاند لە پێناو حەقیقەت و خەڵکانی دیکەش ئێستا باسیەوەکەن بەبێ کێشەکانمان لە بەغداوە چارەسەر بکەین خۆی بەداخەوە ینی ئەمان کاڵا بەری ینی خۆیان ئەدورن بەو شێوازەی کە ئەمانیانوێت سیاست ئاراستە بکەن کۆمەڵێک میدیای زەبەلا هەیە و کۆمەڵێک چۆنەڵە چاودێر و ئەوانەی کە پێیان وایە ئەمانە هەیە دایم بۆ تەرویژدانی ئەو بازاڕی کاوانەوێ ئەگەر لەگەڵ بەغا دژ بوون ئەوە بە هەمان شێوە بێت میلەت و خەڵک و معارەزەیش و دەسەڵاتیش هەمووی دژ بێت ئەگەریش بەرژەوەندیەکان لە مەسلحەتێمان بوو ئەوە پێویستەکان ڕێکەوتم کرێ بە پێی دەستور ئێمە دەستورێک کە نووسراوەوە کاک مەسعود و جەنابی مامجەلال و کاک نەوشیروان تایە بەشدار بنە ینی لەم کەسانەی کە زۆر خەڵکی تۆناڵی مخەزرەمی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان بوون هاتون ئەم دەستورانە دروست کردووە و خەڵکیش دەنگی پێیاوە ینی هەر سێ پارێزگاکەوە هەڵەبجێشەوە خەڵک دەنگی بەم دەستورە داوە کە ماف و شایستە دارایی و خاک و کێشەی خاک و ماف و هەمووی تیا دیاریکراوە دەسەڵاتەکانی هەرێمیشی تیا دیاریکراوە ئێمە ئەگەر دەستور بکەینە چەقی دیاریکردنی ئەوەی کە بەم شێوازەی کە پەیوەستە بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە گەلی کوردەوە ئەتوان زۆر بە ئاسانی ینی چوارچێوەیەک بۆ دادنراوە ئەتوانی لەو چوارچێوە توی ئیشەکانی خۆی بکەیت و حکوومەتی هەرێمی کوردستانیش بەهێز بێنیتەوە وەکو قەوارەکە بەس نەکۆکەوەی کە دەسەڵاتێک بێوێت بەرژەوەندیە باڵاکانی خودی کۆمپانیاکانی تیا بەکار بێنێ یا زەمان کات و خەمی گشتی نەبێ ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان وەکوی کاک پافڵ باسی کرد ئێمە ناچین لە بەغا داوای پرۆژە بکەین لە داوای قەزیەیەکی شەخصیان ئابووریان ئەوە ئەوەندەی مەبەستێتی بۆ منم ماڵی مامجەلالیان هێزی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان بێ بە جگەل لە خانەقین و کەرکووک و ناوچە جەناکۆکان بۆ خەڵکێکی دووەکی بێت کە یەکێتیش نییە بەلاواتێت دژی یەکێتی بێ بەڵام موچەخۆری هەرێمی کوردستانە پێویستی بەوەی ژیانێکی شەرەفمەندانەی هەبێ خۆ ناکرێت و لە بڕی یەکێتی نێنە بڵێ من بەس ئیش بۆ یەکێتیەکانەکەم نەخێر ئەوەی کە ئێستا سەرۆکی یەکێتی پێ هەستاوە گەورەترە لە چوارچێوەیەکی حیزبی ئەوەندەی چوارچێوەیەکی نیشتیمانی هەیە و لە ناو چوارچێوە نیشتیمانەکە بەغای کردوتە سنتەری کارکردنی خۆی ینی
ئەمە تەنها بۆ ڕەنگە خەڵک بڵێتەوە بۆ هەڵبژاردنەوە بۆ بانگەشێ ئەوانە ئەو بۆ ئەوەیە یان بەڕاستی و دەستکەوتی هەبوو و دەستکەوتەکەشی نەک تەنها بۆ یەکێتیەکان بۆ خەڵکی غێری یەکێتیش بووە وڵی من تەنانە دەوانە بۆ کە دوژبنایەتی شەکەن نەک بە دڵنیای من بۆ خۆم کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستانم داواکەم لەوەی کە خەڵکی کوردستان بچن دەنگ بن و لە دەنگدانەکە دەنگ بن بە ژمارە لیستی 222 بۆی کە بتوانێت هێز و پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەرکەوتووە ینی تۆ لە ماوەی ئەم لە ساڵی 2023 تاکو 25 و بینیمانێمە لە ساڵی 2021 کاقوبات سەرۆکاتی لیژنەی دانووسانکاری حکوومەت یاریمی کوردستانی کردووە لە بەخا کابە هەموو ێزانێت نزیکەی 21 جار 22 جار سەردانیەوەی کردو بۆی خاڵ بە خاڵی کێشەکانیە بێ و ئێستا هەموو ئەم کێشانە سەرۆکێتی زانوێتی لە کوێ گرفتەکان هەیە بەرژەوەندی ئەم حیزب لەکوێ بەرژەوەندی ئەم کۆمپانیا لەکوێ و بەرژەوەندی ئەم لایەنە سیاسیانە خۆ لە ناو بەغایشە خەڵکی شۆفێنی هەیە حەزناکە هەرێمی کوردستان ئاوەدانی تیا بێ خەڵک حەزناکە پارەی ئەوێ بێت بۆ هەرێمی کوردستان ئەڵێ ئەمان نەوتی خۆیانە فرۆشتن نازانم داهاتی ناو خۆی خۆیانەکەن ئاوەدانی تایە یعنی ئەبێ بچیت ئیش لەسەر ئەو هێزە شۆڤیانە نایش بکەی کە دژی ئەم ڕێکەوتنیان خۆی ئمە ناڵێن بەغا ینی بەهشتیەکن و خەڵکانێکن کە باڵانێکە بەڵام مافەکان ئەتوانین لێ بەدەستەبەرێت بە ڕێگەیەکی دیبلۆماسی و بتوانرێت بەرژەوەندی حیزبی و شخصی خۆی نەخرێتە پێش بەرژەوەندی نیشتیمانیەکان و بەرژەوەندی نیشتیمانی بخرێتە تۆ بە ناوی گەلێکەوە قساکەی تۆ بە ناوی نیشتیمان و حکوومەت و قوارەیەکی دانپێنراوی دەستوری و قساکەی ئیجبارن جا چوارچەوەی هەمانگیە سونەکانە گوێت لێگرن و ئەگەر بزانن تۆ ئامانجەکەت خەونەکەت دیدگاکەت بۆ ئەوەیە خەڵکەکەی خۆت لەو نەهامەتی ڕزگار بکەی وەسعی باشکەی بە دڵنیاییەوە ئیش پێکرێ و ڕۆڵتە بێت و کاریگەریشتە بێت و گوێش لێگرێت و ڕێژکەوتنی شەکرێت کە پێت وایە سەرۆکیشتی بۆ ڕوئیا بەرفراوانەی کە هەیەی ئیشی بەوە بێ بڕوا مەوزوعی چارەسەرکردنی پرسێکی وەکو موچە بەکاربێنەوە بانگەش یان ئەوە هەر بۆ لێدانە هە لە تژێ ئەو حەملە گەورەیە کە هەیە بۆ شکاندنی هەموو باشەکان ئەزانی چیە یەکێک لە هەر بۆ ناشرینکردنی باشەکان یان یەکێک لە هەرێکی کێشە گەورەکانی ئێستای هەرێمی کوردستان حەزەکەی باسی ئەو بکەن لە سا پەنجای ئەڵێ خراپە لە سا پەنجای ئەڵێ زەڕور نییە یا لە سا پەنجاڵێ باشە جگەل لەمە تۆ ڕکابی سیاسیەکەیت یان ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان لەو پەرت و لەت و باڵ و هینانەی کەتیایە بوو ئێستا هاتووە ئەبێتەوە بە هەڵۆیەکی بەرزەفڕی قەندیل و دوایی لە بەغا کاریگەریە بێت چۆن لە هەشتاکان ئاڵێ قەندیل بەغدا دێژان ئێستا چێت بەغاکەیتەوەی کە لە هەرێمی کوردستانە شایستەدارایەکانی بۆ خەرج بکرێت دەیت کاریگەریت کردووە لە ناو کەرکووک داوای دەنگ کردووە لە خەڵکی کەرکووک دەنگمان پێ بەمە پارێزگارەکە وەرەگرینەوە ئێستا پارێزگارەکەی وەرگرت و پارێزگارەکەی کردوێتی بە خادمێکی گشتی بۆ خەڵکی کەرکووک بە عەرەب و تورکمانیشەوە بە پارتی و بە یەکێتیەوە ئەمە تۆ اینێکی جوان پیشانەیە نمونەیەکی جوان پیشانەیە کە نمونەیەکی جوان پیشانەدەی ئێستای خەیتۆ بەردەم دەنگدەر ئێستا ڕێبوارتەها خیتەوە بەردەم وجدانی خەڵکەوە ئەگەر ئەمە ئیشی کردووە فەرمون دەنگی پێبان ئیشی نەکردوە دەنگی پێمانن بۆیە یعنی ئێمە قەنەعەتمان وایە یەکێکە لە هەرە پارێزگارە باشەکان لە دوای 7 ساڵ پارێزگارێکی سەپێنرا و هاتبوو تعریب و تعریبی دروستە کرد لە ناو کەرکووکە و کێشەی بۆ جوتیارانە کرد و کێشەی بۆ ئازادی و سەربەستی تاکێکی کوردەکرد لە ناو کەرکووکە ئەمە هەیەزە ئەمنیەکانی هەمووی لە دەسەڵاتی عەرەبا بوو و کوردەکان هەستیان بە حتا کارگەشتەوەی کە هەموو شەوێک مداهمەی گەڕەکە کوردیەکانە کرا ئێستا ئەمە نەماوە مەحافزێک دێت لەگەڵانە خزمەتەکە ئاوەدانیەکات و گوێلە گەنجەکرێت ئەمە تۆ ئەم قەبزە گەورە دەی ئەم جوڵاناکەی و دەیت لە بەخایش بە هەمان شێوە کێشەکە چارەسەرەکەی عەمەلت کردووە کردارت کردووە کەمتر قسەت کردووە یعنی یەکێک لە باشەکانی کاکپافڵەوەیە کە من چەند جارێکی شەمە موتووە لە ڕوبەڕوو بەخۆی باشەکەوەیە کە ئیشەکە دواتر خەڵکەی بینێت یەکێکە لەو جیاوازی لەوەی کە دەرچوو راپۆرت بخوێنیتەوە وتاری حەماسی و نازانم بە شێوازێک 3 ساعت قسە بکەیت بۆ خەڵکو و
سێ عملت نەبێت لە راپۆرتێک لە ساڵێک عمل پێشکەشەکە دوای قسە بزەبت ئێستا تۆ توانی قسەی لەسەر بکەیت تۆ ڕێکەوێت لەگەڵ بەغا پارتی دیموکراتی کوردستان بە نوێنەرایەتی خۆی نێرێت بۆی ڕێکەوتن لەگەڵ چوارچێوەی هەمانگی دوایی دێتەوە موچەکە دێتەوە دوایی لەسەر مەلەفی نەوتی ڕێکەون ئەمانە ئەجا حەقی وێ هەیە کە لە کاتی هەڵبژاردنە داوای ئەوە بکات و باسی ئەوە بکات کە هێزم بەرێ هێزی تۆ بین و سەنگی تۆ بین لە بەغا و ئێمە ئەتوانین زیاتر و علااقاتی ئێمە و تواناکانی ئێمە تاقی کراوەتەوە لە بەغا بۆی بتوانین سەنگی تۆ هەبێت لە بەغا بۆی بتوانین مافی موچە و دارایەکانی تۆ گەرنتی بکەین پێویستمان بۆیە کە بە دەنگێکی زۆڵالتر بە ژمارەیەکی کورسی زیاترەوە بچینە بەغا کە ئەمە حەقی ئەوەیە ینی زۆر دەبەرامبەر بدرێ و بتەوێت تۆ ئەم کارانە بکەی نادیدە نەکرێ بتەوێت دەنگی ئەوە بێت کورسی لەو کەمەکەی تۆ کورسی خۆت زیادەکەی بڵێ نا ئەمەی تۆ ڕاستە شتیوان نییە لە سیاسەتە ینی حەزەکەی بڕۆ هەر کارێک کە تۆ جوانە بیکەی ئەو ئێمە معارەزەیەکی ئێزانی چی یەکێک لە کێشە گەورەکانی هاوڵاتانی کوردستان کە هەموو کەسێک بۆ سیستەمێکی سیاسی تەندروست پێویستی بە معارەزەیەکی خاون ڕوویا هەبێت نەک معارەزەیەکی کە بەس قسە بکات و بەس لە فەیسبووکەوە ئاراستەی خەڵک بکات هیچی دیار نەبێت سە خەڵکی کوردستان چەند جارێکە بی تاقی کردوەوە بۆیە ئەمە وەرناگیرێت لەوەی کە تۆ بدەیت لەگەڵ بە کەسێک گەڵی ئیشێکی خراپ و کردووە کە هیچی باشی کردووە گیرفان و موچەی خەڵکەکە ئەزانێت ئێستا چۆن بەرەو پێش چووە و گرنتیکردنی ئەمەش پێویستمان بەوە هەیە کە کەسێک قیادەی بکە کە ئەویش پافڵی جەلال تاالبانی سەرۆکی یەکێتی باوەڕم وایە بتوانێت لەم کاری خۆیان سەرکەوتوو بێت ئەڵێ زۆر جار خەڵکی گەڵێ جا باشەوە من هەر بچم دەنگ بدەم دەنگە دەم بە کاندیدێک مەسەلەن چی استفادەی بۆ منی هەر بۆ کابرای و دەوڵەمەند دەبێ ئەوانە یعنی ڕاستەوە بێ لە بەرامبەر موچەیەک وەربگرێ بەڵام ئەگەر بۆ ژمارەی کوردستەکانی یەکێتی ببێ بە 23 بە 24 بۆ نمونە ئەو دەنگە زوڵالتر نابێ بۆ معاشی خەڵک بۆ ژیانی خەڵک بە دڵنیاییەوە تۆ ئەو کاتە جاران دانیشتنەکرات لە لایەنێکی سیاسی بۆ نمونە 40 کورسی و 7 کورسی 38 کورسی لە بەغایەنە تۆ بە 14 کورسی و 15 کورسیەوە بڕۆیت ئەو ئەجندای حیزبەکەی خۆی ئەو بیرە تەسخەی حیزبی خۆی فەرزەکات وە دەنگی تۆ بەقەدەر 15 کورسی و 8 کورسیەکە و 30 کورسیەکە مامەڵی لەگەڵاکە گەر بێتە 25 کورسی ئەمەی کە ئێستا کرا و لە ماوانی ڕابردووە کراوە زیاترێکی واتوانی ینی بەغای شوێنێکە کە یەکێتی خۆی تیا تاقی کردوێتەوە ینی خۆی تیا تاقی کردوێتەوە بە زیرمانە بووە یەکێک لەو ینی باشیانەی یەکێتی کە کادرەکانی بۆ نموناوانی کە نردوێت یا حکوومەتەوە لە بەغا زۆرینەی زۆری خەڵکی پاک دەرچوونەوە نەکەوتونەتە چوارچێوەی گرتن و فەسادی ئیداری و ئەمەوە کامە پێویستی بەوە هەیە کە ئەم ژمارە کادیرە کوردانە یان ئەمانەی هەڵگری خزمەتکردنی خەڵکی کوردستان لە بەغاوە پێویستی بەوەیە کە ژماری کورسەکان زیاد کرێ و دەنگی زوڵتر بێ و بۆی پشکی کورد زیاتر وەربگرێ و بتوانێت فشاری زیاتر و کاریگەری زیاتر لەسەر لایەنەکانی بەرامبەری خۆت کە شیعەیەکە بە تایبەتی زۆرینەی کورسەکانی بەغا بەدەست ئەواندا وەکو ئەوەی کاک بافڵ دەڵێ ئەو گۆڕانکاری هەر بێشێتی دەکرێت بە دڵنیاییەوە باش کاک سەرکۆ بابەتێک ترت لە سەرەتا و قسەکانە باس کردوتت مەسەلەن یەکێتی توانی هەندێک شتێ ڕای بگرێ هەندێک ناهاوسەنجیە بۆ هەندێک زوڵم هەبوو هەندێک جۆرێک لە جۆرەکان یەکێتی بە دواکەوتوو پاشکۆ پێیان پێ پاشکۆ سەراحەتەن ئەمانە لەگەڵ بینەراوی بە ڕاست سەرێ بین ئەمە هەروە بووین باشە ئەمە گۆڕاوە بەسە لە ڕێگە خەڵکێک بڵێەوە لە پەرلەمانی کوردستان لە بانگەشەی پەرلەمانی کوردستانی یەکێتی وتی واکەمەوەکەم چەندێک لەوانە جێبەجێ بۆ بەڕێز کاسر وڵای من بە قەنەعەتی من ینی کە خۆم بەشێک بوومە لەو حەملەی انتیخابیە باوەڕم وایە یەکێتی هیچ ینی باشترین شتێک کە کردوێتی توانوێتی زۆرینەی ڕەها لەناو پەرلەمانی کوردستانە کۆتایی پێهات ئێستا با پارتی دیموکراتی کوردستان هەر چیەکە کات ناتوانێت حکوومەتەکە تشکیل بکە و جاران بۆ نمونە کابینەی هەشتەم و حەوتەم و حتا نۆیەمیش ینی نۆیەمیش بەبێ دەستەی سەرۆکایەتی پەرلەمانیان هەڵبژات ینی مستحقاتی یەکێتی بوو
دکتۆرە ڤالە فەریدیان هەڵبژاردوو و وەزارەتەکانیان لەگەڵ گۆڕانە ڕێککەوتن و 68 کورسیان هەبوو بە پێکهاتەکانەوە کورسیەکانیان وەزارەتەکانیان بۆ یەکێتی دیاری کردبوو دەیت سەر و سەرچاو نایت ئێمە حکوومەتیان تەشکیلەکردنەوە ئەو دەستەی سەرۆکایەتی پەرلەمانیان دیاری کرد سەرۆکی هەرێمیشان هەڵبژار ئەسڵەن ناگەڕانەوە و پێویستی بە پێکهاتەکان بوو هەر پێویستی بە گۆڕان نەبوو 56 کورسیانە بوو لەو 56 پارتی 45 بوو 11 بوو لە پێکهاتەکان یەک دانەی دۆستی با بڵین یەکێتی نەبوو بڵێ بە دۆسایەتی بێ یعنی ئەگەر گۆڕانیشی لەگەڵان نەبووە ئیسلامیەکانیشی لەگەڵان نەبووە نەوەی نوێشی لەگەڵان نەبووە یەکێتیشی لەگەڵان نەبووە ئەو حکوومەتی خۆی تەشکیل دەکرد یعنی ئەگەر ئەو زۆرینەیە هەبووە ئێستا حکوومەت تەشکیل نەکرابوو بەڵام کە تۆ دەیت لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە وتی ئەی ڕوخێنین ئەو زۆرینەیە زەیەپەی ئەو زۆرینەی کە لە پەرلەمانە هەبوو ڕوخێنرا ئەوەی کە بووە هۆی ئەوەی کە یەکێتی لە بەشدارێکی حکوومەتەوە کە بەشدارێکە کۆمەڵێک خەڵکیان داناوە لە پشتی وەزارەتەکانەوە ئەمە نەما ئێستا دیدگای هاوبەشەیە یەکێتی خاڵ بە خاڵی خۆیان لە نەسا هەشتای داواکاریەکانی یەکێتیمان لەناو دیدگای هاوبەشان کردووە پێشتر وا بوو پێشتر هەر وەرەقەکەیش ئەوە ناکات تیان پەڕان بوو ینی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی ئەمە پارتی مرۆڤەتی یەکێتیەکە ئەمە بوو مەبەستمانەزانین چییە هەر بۆ کوردستان بۆی ئەوەی یەکێتی وتی هاوسەنگیە گێڕمەوە لە بانگەشە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە بە دڵنیاییەوە گەڕانیەوە وتی نایڵین زۆرینەیە لایەنێک بتوانێت زۆری نەبێت لە ناو پەرلەمانی کوردستانە کردی وتی نایڵن حکوومەت بە شێوازێک بێت کە بەخواست و حەزی شخصێک بێت بێ ئۆکەی ئێمە کەس نابێتەوە سەرۆکی حکوومەت ئێستا بەبێ ئۆکەی سەرۆکی یەکێتی ئێستەوە ساڵێکە ئەوە ساڵێک ڕۆیشت و کەس نەبووتەوە سەر پارتی مرۆڤەتە نوێنێ لەگەڵ یەکێتیان پێی ناکرێت واقعکەوە ئەزانی چی من حەز ناکەم زمانی تند بەکار بێنم بەڵام ئێستا پارتی حیزبێکی کۆنە و حیزبێکە کە پێگەیەکی گەورەی هەیە لە هەرێمی کوردستان و ژمارەی دەنگدەریشی زۆرە و دوو پایتەختی زۆرینەی لەناو پایتەختی هەرێمی کوردستانە هەیە پارتی ئەزانێ ئێستا ئەو توانایی نییە ئەو توانایی نییە کە بۆ ڕێبجاران بە 56 کورسی لەناو پەرلەمانی کوردستانە حکمێ کرد هەموو داخوازەکانی خۆی کرد لە لیژنەی پەرلەمانیە حەوت بە دوو بوون ئێمە حەوت پەرلەمانتاریان هەبوو لە 11 ئێمە دوو یەکێتی دوو هەیە بوو ئێستا بێت بە شێوازێک بێت کە زۆرینەی نابێت لە ناو لیژنەکانە بۆیە پارتی مرونەتەکە ئەزانی چۆنە مرونەت نییە پارتی توانێت بڵێ پێگەی یەکێتی هاوسەنگی گەڕاوەتەوە پارتی بێ بۆ واقعی ئێستا لە پەرلەمانی کوردستانە مامەڵە بکە واقعەکەیشەوەی پارتی زۆرینە نەماوە بۆی زۆرینەیەک پێک بێنەوە حکوومەتێکی هاوبەشی ڕاستەقینە و ئیتیلافی هەبێت پێویستی بە یەکێتی نیشتیمانی کوردستان و پێویستەکات گوێ لێ بگرێت پێویستەکات بە ئۆکەی یەکێتی ئەم شتانە بڕوا ئەوە نییە بڵێن بەڵێنەکان جێبەجێ نەبوون ینی ڕەنگە لەوەشە حەملەیەکی سلبی لەسەر یەکێتی هەبێت دووبارە بۆ شکاندنی هەموو شتە باشەکان یان شێوانتنیان ئەزانی چی ئێمە لە حەملا باسی ئەومان کرد کە هاوسەنگێک ئەگەڕێنەوە زۆرینە ئەگەر دەنگمان پێ بن ئێمە ئەگەر یەکێتی لەو تاواندا کەش لاسی چاوەڕوانیە نەبوو ئەو 23 یەکێتی 33 بێنایە بەم شێوازە بووم لاچێت داوای 2 ساڵ بە 2 ساڵی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانمان کردا تۆ کە بەقەدر ئەو کورسیانەی کە ئیهێنیت کە بەس ئێمە توانیمان بۆ نمونە زۆرینەکەی پارتی بەو دەنگەی کە خەڵک پێداین زۆرینەکەی پارتی تێک بشکێنین بتوانین حکوومەتێکی هاوبەشی خزمەتگوزاری یەکسان و دوور بێ لە جیاکاریت بۆ ناوچەکان و دوور بێ لە ئابلوقەدانی ناوچەیەک بۆ ناوچەیەکە ئەمە ئەجنداکەیتی و ئایا ئێمە چونەتان حکوومەتەوە کەوانە بێت نەخێر نەچوینێت ئێستا کاک سەرکۆ ئێستای سەرۆکێکی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەو جێبەجێکردنی بەڵێنانە لەبەر ئەو هەوڵە کرداریانەی کە پیشانی داوە بابەتێکی تر هەیە چەق بەستووی هەندێک پرۆژەی خزمەتگوزاریە لە ئەوەی کەوترێت زۆنی سلێمانی بە پارێزگا بجە و گەرمیان و ڕاپەڕینەوە ئەمە بوو خۆی بە بڕای ئێمە ینی کارێکە بکرێت یەکێتی لە دوای پەرلەمانی عێراقەوە و واجبێکە خراوەتە ئەستۆی گردنی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان
بە بڕوای ئێمە و بە بڕوای ئەوەی کە من باوەڕم وایە لەم هەڵبژاردننیشا خەڵکی کوردستان پێگەی یەکێتی لە بەغا بەهێزەکە و سەنگی یەکێتی بەهێزەکە بە دەنگی خۆی ئەزانێ بەس بە بڕوای ئێمە لەم 4 ساڵی ئایندا کە لەم 3 ساڵی ئایندا توانین بڵێن لە 3 ساڵی ئایندا یەکێتی و شتێکە لە گردنی سەرۆکی یەکێتیە ئەوەیە کە جیاوازیەی کە هەرچەند ئێستا هەندێک ئیشی کراوە لە ناو شاری سلێمانیا بەرزە پرد و ئەوانە هیچی پەیوەست نییە بە حکومڕانی و پارەی حکوومەتەوە لە حەقەت ئەوەندەی کە پەیوەستە بەوەی کە هەندێک لە ڕێگەی یەکێتیەوە کراوە و ڕانکاریەکی کراوە لە گردنی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە ماوەی 3 ساڵە خەڵکی سلێمانی و دەوەری ڕاپەڕین و هەڵەبجە و گەرمیان ببینێت خزمەت گوزاریەکانیان زیاتر بووە و ببینێت ئاوەدانکردنەوە بۆ ئەم ناوچانە هاتووەتە بەر و ببینێت ئەو جیاوازی و جیاکاریەی کە پێشووتر لە حکوومەت و لە خەزێنەی گشتی حکوومەتی هەرێمی کوردستانە بەرامبەر بەم ناوچەیەکرا نەمێنێت و ئەگەر نابە بڕوای ئێمە 3 ساڵی ئایندە یەکێتی ئەگەر نەتوانێت و سەرۆکی یەکێتی نەتوانێت خزمەت بەم ناوچانە بکە و خزمەت گوزاری زیاتر و باشتر نەگەنێت بەم ناوچانە و هەولێر نەکاتە شوێنێک بۆ عەدالەتی ناوچەکان بە دڵنیاییەوە یەکێتی خەڵکی کوردستان سزای یەکێتیەدا و ئەو متمانەی کە داوێتی بە سەرۆکی یەکێتی پێت وایە ئەوە قبول کە دۆخەکە لەو ئاستەیەوە قبول کە من باوەڕم وایە لەسەر 3 ئاسەیکە ئەوەی کە من لە خودی خۆی جەنابی تێگەیشتێتم یەکەم لەسەر ئاسیەوەی کە ئەم زەختە کە بەم شێوازە ڕێک ناکەوێت لە حکومڕانی بۆ پێکێنانی حکوومەت و دەریشکەوت کە ئۆکەی ئەمە حکوومەت پێک نایە و چۆن لە ناو بانکەشە وڵجارنایی بە ئۆکەی ئەمە نەبێت سەرۆکی حکوومەت دانانڕێ بەشێکی ئەوەیە کە هاوبەشێکی ڕاستەقینە بێت و کە هاوبەشی ڕاستەقینە بوو ئەتوانی خزمەتی ناوچەکەی خۆ بکەیت بەشی دووەمی کە ئەوەی کە ئێمە بینیمان لە دیدگای هاوبەشەکە ئەوەیە کە ئابڵوقەی سەر پارێزگای سلێمانی نەمێنێت کەمێکەکە لەو ئاساسیاتانە و هەموو داهات یاریمی کوردستانیش بە عەدالەت دابەشکرێ ئەم 3 خاڵە لە حکومڕانی پەیوەست بە پارتی دیموکراتی کوردستانە ئەیکات باوەڕم پێێتی تا ئەمە نەبێت ناچێتە حکوومەتەوە کە نەچوە حکوومەتیشەوە خەڵک لێی لێ ناکات تۆ بڵێ من بەم شێوازە دەسەر ئەم 3 ئەساسە نەبێت نایەمە ناو شتێ بکرێت موچەیە بەڵێ ئەمە خاڵێکی یەکی کەش پەیوەستە بە کەسە ئیداریەکانی پارێزگای سلێمانیەوە یعنی ئێمە پێشووتر لە سەدا 34 پۆستە ئیداریەکانی پارێزگای سلێمانی و ئیداری ڕاپەڕین و ئیداری گەرمیان و پارێزگای هەڵبجەمان بەدەستۆیە و من باسی یەکێتیەکانەکەم باسی گۆڕانەکان ناکەم و ئەوانەی کە یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی دادگەری گەڕایەوە بە کۆمەڵی ئیسلامی باسی ئەوانە ناکەم ئەوانە کادری خۆیان دوای انتخابات ئەم حکوومەتە بڕواکەین بەپی یەکێتی بەشێکی ئەمانە وەربگرێتەوە چونکە ئستحقاقی انتخابی خۆیەتی لە هیچ بەرپرسێکی کادرێکێکی لەناو حکوومەتە جا بەڕێوەبەری گشتیە جا بێتە پارێزگار یا ئەوەیە کە لە شوێنێکە بە ناوی سەرۆکی یەکێتی و جێگری سەرۆکی حکوومەتەوە خۆی لێ بێت بەوەی کە خزمەتی خەڵک خزمەتی بکە و خۆی پێدەوڵەمەند بەڵێ خۆی دەوڵەمەند بکات و پرۆژەی خۆی خەمی خۆی هەبێت و خەمی کۆمپانیەکانی خۆی بێ بە بڕوای من سەرۆکی یەکێتیەکەی ناکاتە قوربانی هیچ کەسێک لە پێناوی ئەوەی کە دڵی کەسێکی گەندەڵی فاسد خۆش بکە و دڵی خەڵکی سلێمانی لە خۆی عاجزکە بۆیە گۆڕانکاریەکی گەورەی شەکاتسکە ئەو بەبڕای من ئەوەی کە من تێگەیشت بێتم گۆڕانکاری گەورە ڕوەدات لەو پۆستانەی کە لە ناو سلێمانی شاهەیە و مقیاس دانرێت بنەما دانرێت بۆ ئەوەی کە بتوانرێت کەسایەتێک دابنرێت کەسێک دابنرێت کە خزمەتی خەڵکی سلێمانی بکرا و خەمی خەڵکی سلێمانی هەبێ و ئازاری پێبگا ناوچەیە کە لە کەرتەکەی خۆی لە بەشەی سێکتەری جا ڕێگەوبانە ئاودانکردنەوەیە تەندروستیە پەروەردەیە لەم کەرتانە کە بەرپرسی یەکێتیە و کادرێکێتیە خەمی نەبێ ئازاری پێنەگا لە قوتابخانەیەک لە بنکەیەکی تەندروستی لە نەخۆشخانەیەک دەرمان نەبێ لە ڕێگەوبانێک خراپێت باوەڕم وایە جێگەی نابێتەوە و
ئیجراعاتی توندی بەرامبەرەکرێ و ئەمانە بە شێوازێک ئەمانە چونەتە سەر سکەی خۆیان کاکسەر کۆمە ناتوانین زوڵەکە ناڵم ئێستا دەستی پێ ئامانجەکە دەستی پێکردو بەشێکی خەڵکی گەنج هاتوتە پێشەوە لەناو ئەوە و بەم شێوازەیە ئەمە ئەگەر ئەمە مەبدەعەکەی نەبێت خزمەتکردنی خەڵکەکە و دوورکەوێتەوە لە گەندەڵی فەسادی بەم شێوازە جێگەی بێتەوە و ئەتوانرێت لەناو پارێزگای سلێمانی و ئیداری ڕاپەڕین و ئیداری گەرمیان و پارێزگای هەڵەبجا خزمەت بکە بۆیە ئەمە گۆڕانکاری لەناو حکومڕانی لەم شوێنە ناکرێت و بەشێکی کە لای ئێمە نەبووە لە حەقەتە یعنی ئەوانەی هەندێک جار پرۆژە ڕاگیراوە 4 ساڵ خەریکی بووە لە بەڕێوەبەرێکی گشتی لە کوشت و کاڵە بەڕێوەبەرێکی گشتی لە شوێنێکە عەرقەلەی ئەخرێتە سەر ئێستا بێ ئەم حکوومەتەیش کە لە سلێمانیا هەیە حکوومەتە خۆجێیە بکرێتە یەک دەست و یەک ئامانجی مشتەرەکی خزمەتی خەڵک بێت بەڵێ بەڵێ ئەمە ڕوادات من بە قەنەعاتی منەوە ئەمە ئەوەی کە من بزانم وزانیاریە بەڵێ دەکرێت و پێتەڵم کاک پافڵ نایکاتە کەس ناکات یعنی کاک خوباتیش بە هەمان شێوە کە مەلەفی حکوومەتی بەدەستوەیە هیچ کاتێک ئامادەنی خەڵکی سلێمانی نەیەکێتی بکەنە قوربانی سلێمانی و زۆنە بەگشتی بۆی گشتی مەوەسم هەم ئیداری ڕاپەڕینە هەم ئیداری گەرمیانە پارێزگای هەڵەبجێ زۆر باشە کەواتە کاکسەرکۆ ئەکرێ بڵین خەڵک یان گەنجان یان ئەوانەی کە ئومێدێکیان لەسەر هەوڵەکان یان کارەکانی سەرۆک بافۆڵ هەڵسنیوە چۆن ڕوبەڕووی ئەو حەملە سلبیە بنەوە کە خۆت ڕەنگە باشترین کەس بیلەوە بزانی خۆت بەرکەوتی ئەو بابەتە بی کە هەزاران کەس تەنانەت پارەی بۆ سەرف کراوە بۆ شکاندنی خەڵک لە سۆشیال میدیایە ئەنی چۆن وا بکەن ڕوبەڕووی ئەو بنەوە لەسەر پێ خۆیان بۆستن وەکۆڵی زۆریان بڕی کەمیان ماوە واللهی من باوەڕم وایە کادریەکێتی ئێستا بەسەر بەرزانە زۆر زۆر بە سەرێکی بەرزەوە بە قەناعەتەوە بەتوانێت دیفاع بکات لە سیاسەتی سەرۆکەکەی و دیفاع بکات لە واقعی نەچێت پیا هەڵبا نەچێت بێت شانامە و شعر و ئەزبەنی پیا بڵێ ئەو کارانەی کە کردوێتی بیبینێ بیخاتە بەردەستی خەڵکۆ بڵێ 1 2 3 4 لە بەغاوامان کرد لە ناوپا حکوومەتی هەرێمی کوردستانە بەم شێوازەمان کرد پەرلەمانمان بەم شێوازە لێ کرد علاقاتی یەکێتی و سەرۆکی یەکێتی بۆ خزمەتی موچە بوو و بینیمان سەرۆکی حکوومەت و ئەمانە هیچ کارێک بۆ ڕێکەوتنیەک نەگەشتنەوە لە کێشە شخصی هەندێک جار کێشەی بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا بوو بە کێشەی شخصی ئەمەی دوورخستەوە و لە کردێ بەرگێکی نیشتیمانی و توانی ئەو هەموو کێشە و بربەست و گیر و گرفتەی کە لە بەردەستیا بوو ڕای ماڵێ و بینیمان ڕێکەوتنیش کراوە کە لەسەر موچە و حتا هەناردەکردنینەوە دوای چەند ساڵ لەوەی کە ڕاگیرا بوو ئێستا لە بەندەری جیان و هەنارداکرێ و بۆ یەکەمین جارە ئێمازانین ئەم مانگە حکوومەتی هەرێمی کوردستان چەند بەرمیلی ناردووە بە چەند فرۆشراوە شەفافیەتی گێڕانەوە بۆ بواری نەوت لە هەرێمی کوردستانە کە بە بڕوای ئێمە بە بڕوای ئێمە ئەوەی کە بواری نەوت هەیبوو ناشەفافیەک بوو کە ئێمە لەناو پەرلەمان ئەمانوت وەکو سێگۆشەی بەرمۆدەوە ینی بە هیچ شێوەیەک ڕووناکی ناکەوتە ناوی ئێستا دوای ئەمازانین چەند بەرمیلە چۆنە فرۆشرێ کێی کڕێت چ کۆمپانیای کردوێتی ئۆپارەکەی لەکوێوە تەحویلەکرێت چۆن دێتەوە بۆ سۆمەوە سۆمە چۆنی نێرێتەوە بۆ وەزارەتی مالی عێراقی و بەشی چەندێک شەگەڕێتەوە بووە یعنی ئەمش گەڕانەوەی شەفافێتە لە بواری نەوتە و ڕێکەوتنی کە ئەو بخۆریەی کە کۆمپانیا سەبەلاحەکانی بواری نەوت لە پشتەوە ڕێکەوتنیانە کرد لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئەشخاسی ناو حیزب ڕێکەوتنیان هەبوو ئەمەش نەمان لە ساڵ 58 هەناردەکردن و فرۆشتنی نەوت هەرێمی کوردستان بۆ تێچووی دەرێنانەکەی بوو بۆ کۆمپانیاکان ئێستا بە $16 کە لە سا 20 ناکات لە سا 15 ینی ئەوەش ناکات ڕەزامەندن ینی ئەمانەی هەمووی گێڕایەوە باسمان کرد لە مۆسوعی محکمەی فیدراڵیە و لەسەرەوەی کە لە ناو دادگا و لە ڕێگەی دادگاوە شایستەدارەکانی هەرێمی موچەخۆرانی هەرێمی کوردستانی تەسبیت کرد ئەمانە هەمووی کاریگەریەکی ئەوەیە کە ئەتوانێت کادرێکێکێتی کاندیدێکێتی دەنگدەرێکێتی دژی ئەوانە بوەستێتەوە کە ئەیانوێ سەرۆکی یەکێتی و حیزبەکەی پێناشتنکەن و بە سەربەرزان و بە قەنەعەتیشەوە ئەتوانێت بە دەنگێکی زوڵاڵیشەوە بەس تەنها پانۆرامای کارەکانی ڕابردووی سەرۆکی یەکێتی لە پانۆرامەوە باس بکەین لە پانۆرامەوە باس بکات
بەسەر بەرزاناتوانێت هەموو ئەوان چاوەشەکاریانە لا بەرێ و ڕووی ڕاستەقینەی حەقیقەتەکە بۆ خەڵک ڕوون کاتەوە. زۆر باش سپاس دەکەم کاک سەرکردووە سەرنجی جەنابتان. وەڵام من داواکارم دا کۆمەڵانی خەڵکی کوردستان و لەو کەسانەی کە ئێستا دوودڵیەکیان هەیە ساردن لەوەی کە بچنەوە بۆ دەنگدان بێ ئومێد نەبن و قەنەعەتیان بەوە هەبێت دەرفەت بدرێت بە یەکێتی بەڕابەتی سەرۆکی یەکێتی پافڵ جەلال تاڵەبانی بتوانێت کە کێشەی موچە بە تەواوەتی بنبڕ بکرێ بەوەیە کە بچێ بۆ دەنگدان دەنگ با بە لیستی 222 لە ناو لیستی 122 چەند 222 دەنگ بدات بە یەکێتی و لە ناو ئەم لیسەی شاد چەندین خەڵکی بژاردە دیە کاتوانێت بە دڵی خۆی هەڵی بژێرێت پرۆفیسۆرە دکتۆرە ژنە گەنجە هەموو ئەمانەی تایە و ئەتوانن کە داکۆی کارێکی سەرسەختی مافەکانی خەڵکی کوردستان بن بۆیە داواکارین جارێکە بچنە بەر سنووقەکانی دەنگدان و دەنگ بن بە ژمارەی لیستی 222. زۆر سپاس بۆ بەڕێز سەرکەوازات ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ دەرفەتە. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕەمای ئەم شەومان پێشکەشکردن ئێوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.